صلاح الدين نوق عباسي كان خلافي عباسي دسلات خوازة نوق خلافي فاطمي شاش خوازة نوق دسلاتي مسيحية كان ملك خوازة يعني ويكا هي وك مسيحية كان ملك خوازة أو أمانة هموي للدروي أون وأو هارمونيا إيش كدروسي دكا صلاح الدين بوي صلاح الدين ودروس دبي لبين أين كان لبين جولكا ومسيحي مسلمان لنا قدسة كصلاح الدين خوي جولكا كان دينته يعني صلاح الدين أو ركوتنا قبولناك كرشار دخاتب بردسي كخشككي بدا بعادلي بدا بوي بيكوا مسلمان ومسيحي لقدسة حكم كان بوشي چونك جولكا كاني كمسيحي كان دريان كردون لو بيباش دبن وأواني الشواني خويانا مسيحي كان دريان كردون يا مسلمان كانش بعتنا يا مسيحي بلين عباسي كان بيانقرتا يا مسيحي وجولك يان دردكر مسيحي كان جولك مسلمان كان يان دركر هر لايك بيقرتا يد وانا كي تريد دردكر بلام صلاح الدين امر كوتنا قبولنا كاتنا ند مسيحي بلين مسيحي كانوا مسلمان كان بيكوا لنا قدسا ركونو حكمي كان او كام خشككي خوي دابا عادل او كات خشككي دبيتا شاجنو عادلش دبي باشا اما قبولناك صلاح الدين واللي راه هارمونيه كي اما هارمونيه كاو سازي دكا لنوان جولك ومسيحي ومسلمان لنا قدسا اما هيج ربطك بود صلاه اسلاميه ده صلاه خوازونيه كبناوي خلافته وحكم دكاد يعني واما بدر اللوا قدرتي صلاح الدين ضروري هي زور هي زكي كمي هي يعني هر عائليك اصلا عشيرتي جنيه عصب جنيه عصبيتك جنيه كلوي لا رابط يعني خلدون اللي رد بزور ديبيا عشيرتك بودوسكاك عشيرتك او كاو باسي دكات اصلا امان دابراون وك خزانك لا دور وهاتون بو تكريد يق عائله اما بس ام دوخي صلاح الدين دوخك ربطي بالدنيا كي تروي الدنيا صلاح الدين او دنيا تاع بذكاته زور طواو جوازا لهر سي دنياك يعني الدنيا تشاش خوازي الدنيا دصلات خوازي الدنيا ملك خوازي يعني صلاح الدين امانه لناويه وقبلي لنا ام دنيا يعني لبر ون ملكي دبي ند صلاتي دبي انا تشاجي دبي او هاوريتي دبي هاوريتيك لا لو شوێنادا دەمەزێت کە لە هاوڕێتینە لەسەر چێژ هاوڕێتینە لەسەر دەسەڵات هاوڕێتینە لەسەر سوود وفعلا صلاح الدين دەبێتە ئەو ڕەمزە یعنی کەوەی کە ڕەمزی تەسامحە لە ئەوروپا و ئەمەدا لە ناو پەروەردەی ئەوروپیا ئەمە هەیە ئەمە دوژمنەکە بوو چۆن تۆ دەکەیتە نمونە بۆ پەروەردەی خۆدیان ئەمە ڕەبتی بەوە هەیە و پەیوەندی بەوەیە صلاح الدين لم دەسەڵاتی بۆ ملک نەدەویست ملکیشی بۆ دەسەڵات نەدەویست و بۆ چێژیش ئیشی نەدەکرد و ئەوەی کە حەق بوو ئەوەی دەبینی ینی صلاح الدين لەبەرەوە صلاح الدين ئەگەر باتایەوە بە پێی ئەو نظامە بڕۆشتایەتە بەڕێوە کە نظامی دەوڵەتەکانی خلافەتە هەرگیز ئەم کارەی پێ نەدەکراکە کردی و بەل لەو نور الدين زنكي وكو اوي كسلطاني خليفه عماد الدين زكي وهول ددن زنكي كان هول ددن امين كان اللي رشوه تا استاش تركا كان رقيان صلاح الدين شو قصده كان او شيء او كردي هي اوان بو ام كردي لكاتك اوان هر نيان دتواني بي كان شو اوان بشك من لو سيستمي ده صلاه خوازي كهبو ولا بروش كرت خلافات دروز ناكا دكاتك ديتواني لصلاح الدين براو صلاح الدين ديتواني ام كاربكر يعني هاوريتي لنيوان جولك ومسيحي ومسلمان على قدسا أميك صلاح الدين أو سياني بيكوا يعني أو شارية دوز بيك أم سيانة بيكوا بتوانن هل كان ببيوي هيش كاميان تعدالة هيش كاميان كا وهاريا كبتجاوز يكاني خويوا بمينتو كاتيك استا وينيكي عربي بو صلاح الدين دوسكراوا دالن كي صلاح الدين دي قدس لدسي جولك رزقار دكا اما لراسيا صلاح الدين يعني چونك صلاح الدين اصلا قدسي لدسي جولك رزقار نكر بعكس هو جولكي هنايا وخص بينايا ونا قدس
و ئەمەش ئیلاقەی بەوە نییە کە ڕەبتێکی تایبەتی بە جوولەکەەوە ئیلاقەی بەو نظامی فرەیەوە هەیە یعنی جوولەکە حەقی هەیە لە ناو فەڵەستینی قودسیە و کاتا وەکو چۆن مەسیحیەک و مسلمانێک حەقیان هەیە و ئەم نموزەجەی سەلاحەدین تاکە سەرکردەیەکە گیانی دەبێتەوە یعنی دوژمنەکانیشی کە دێن ئەوانیش بە سەرکردەی خۆیانی دەزانن لە کاتێکە ئەم سەرکردایەتی هیچ کەسێک هیچ ناکایان سەرکردایەتی کەسیان ناکە یعنی ئەمان بە سەرکردەی دەزانن بەبێ ئەوەی ئەو خۆی بک بە سەرکردە بۆچی چونکە دەسەڵات خواز نییە و مڵخوازی ژنیاوە لە تاریخەکەی دیارە ینی کاتێکە دەمرێ هیچ لە ناو سندوقەکەیان نیە هەمووی ئیشی پێکردو بەخشیوێتی خستوێتی ئەو شوێنانەی کە دەبێ بخات و ئەمە سەلاحەدینێکە کە ئێمە تا ئێستا نایناسین و من زۆر جار بە حەزەرەوە سەی دەتوانم باسی سەلاحەدین بکەم بۆچی چونکە لەلایەکەوە هەر خۆمان نەفرەتی لێ دەکەین دەڵێن بۆ دەوڵەتی بۆ دروست نەکردین لە کاتێکا سەلاحەدین لە ینی ئەوەی کە تایە دەدرەوشێتەوە جەوهەری کوردبوونە بەو معنایی کە من تعریفی کوردبوونم کردووە و فعلەن کوردبوون ڕەبتێکی جەوهەری بە هاوڕێیەتیەوە هەیە ینی هاوڕێیەتی کولتورەکان هاوڕێیەتی ئینسانەکان هاوڕێیەتی ئەو هارمۆنیایی کە هەیە و ئەم کولتوری هاوڕێیەتیە کە دەکرێت من ڕێکە و ناوەی لێ بنێم کولتورێکە لە ناو ئێمە پارێزراوە و چارەنووسی ئێمە کە لە ناو دنیای ئێستا ئاوین ڕەبتی بەوەوە هەیە بەو کولتورەوە هەیە کە لە ناومان هەیە و خۆشمان هیچ وشیارێکمان پێ نییە و کولتوری هاوڕێیەتی ئەمە شتێکە لەوانەیە وا ببین دەکە من مبالەغە لەم شتانە دەکەم بەڵام ئەمە لە ڕاستیا من هەر جۆرێک ببین دێت لە دەرەنجامی بەحس و تێڕامانێکی زۆرەوە من گەیشتوم بەم ئەنجامە یانی ئەمە شتێک نییە کە لە خۆمەوە لە تەعاسوبەوە بیڵێم من هیچ تەعاسوبێکم تیان نییە بۆ هیچ شتێک بەس ئەمە کاتێ دیت لەناو ئەم تاریخە تەحلیل دەکەیت لێکی دەدەیتەوە هەست دەکەیت شوێنێکی نادیاری هەیە و فعلەن نەخوێنراوەتەوە و ناشتوانی فعلەن بخوێنیتەوە ئەگەر بێت و لەناو خۆتا ئەم ئایدایانە نەبن کە کۆدی ئەو تاریخەت بۆ دەکەنەوە و خۆت لە خۆتا پێی نەگەیشتبی و سەلاحەدین زەمینەیەک دروست دەکات بۆ ئەوەی ئەوانەی وەک ئەوەی کە هەن خۆیان بن مەسیحی جوولەکە و مسلمان یەکتری نەکەن بە خۆیان ئەویان بکات بەویتر و ئەویان بکات بەویتر و ئەم بە بەخۆکردنە ئەمە نظامی دەسەڵات خوازی و نظامی مڵک خوازی دەکات و ئەم بیرکردنەوەیکی مادیە کە داوای یەکبوونێک دەکا کە جیاوازیەکان تایە دەبێ نەفی بکرێنەوە ئەی هاوڕێیەتی چییە؟ هاوڕێیەتی نابێ ئەم پەیوەندیەی کە یەکێکیان ئەویتر نەفی کاتەوە هەردووکیان دوو بوونی سربەخۆن و لە ناو هارمۆنیان ئێستا گەر لە ناو عشقە باڵەکانە عشقە زەمینەکە تۆ سێرکەی عاشق لە ناو معشوقە ون دەبێ نامێنێ ینی دوان نینێتر ئەوان یەکدان جۆرەك لە یەکێکیان دەبێت یەکێکیان ئەوی تریان لەمی تریان نەفی دەبێتەوە بەس لەما هەردووکیان کاتێکە ئەم عشقەت دەچێتە ئەو دی و هەردووکیان هەن وەک ئەوەی کە هەن یعنی هەردووکیان لە یەک کاتە ئەم عاشقن و ئەم معشوقن هاوڕێکانیش بەهەمان شێوە یعنی ئەمە نظامێکی گشتیە بۆ پەیوەندی مرۆڤیەتی مرۆڤەکان لەگەڵ یەکە نەک زیندەوەریەتی مرۆڤەکان لەگەڵ یەکە سەلاحەدین ئەو جەنگە کایتر دەبێتە پاڵەوانی ئەو جەنگەی کە لە جەنگی شەرق و غەربە جەنگی مەسیحێت و ئیسلامە و وای لێ دێ کە دەبێت بەو کەسەی کە مەسیحیەکانیش بەهی خۆیانی دەزانن و دەبێتە میسالێکی باڵا بۆ مەسیحیەکان نەگەر بۆ ئەوەندەی بووەتە میسالێکی باڵا بۆ مەسیحیەکان ئەوەنە نەبووەتە میسالێکی باڵا بۆ مسلمانەکان ئەوەنە بووەتە تەنانەت بووەتە میسالێکی باڵا نمونەیەکی باڵا بۆ جوولەکەکان جوولەکە سەلاحەدینیان خۆش دەوێت
بووەتە نمونەیەکی باڵا سەبەبەکەی چییە؟ سەلاح الدین لەو بوونی ئینسانیەکەی حازر بووە لە ناو لە حاڵەتی جەنگەکانە هەر لەبەرەوە نمونەی دەبێتە نمونەی پاڵەوانێک کە هێزی لە ناو ئەخلاقایەتی هێزی لە ناو چیانە لە ناو شمشێرەکەیان نیە لە ناو سوپاکەیان نییە جاری وا هەیە تەنها خۆی دەمێنێتەوە هەر خۆی دەوروبەرەکە و ئەوانش کە لەگەڵیان هەمووی جێ دێڵن بە نەخۆشیشەوە ئەم پیاوە خۆی تەنیا خۆی ڕادەگرێ بۆچی چونکە ئامانجی لە جەنگا بردنەوە و فلان و فیسار و ئەمانە نییە لێرە بوونی ئینسانی عشقی هەیە بۆ ئەم بوونە ئینسانیانەی خۆی لەبەرەوە لەو حاڵەتە چی دەبێت ئەو ڕوحال لە ناویە حازر دەبێت و ئەگەر حیفی ئەو تاریخە نەخوێنراوەتەوە لە کۆمەڵە شتی ئایدۆلۆژی و بێمعناوە سەیری سەلاح الدین کراوە و سەلاح الدین تەبەن نمونەیەکە فعلا نمونەیەکی سەیری ئەم جۆرەیە لە ئەخلاق ینی ئەو ئەخلاقە ڕوحیە باڵایەکە هەیە و دراسەکردنی ئەگەر ئێمە ئەو پیاوە بە وردی بە قوڵی دراسی بکەین هەست بەو بەڕوح دەکەین لە ناویە کاتێکە لە مووقفێکە لە مووقعەکە ئەم ڕوحە چۆن لە ناویە دەردەکەوێت و ئەوەرس و کەوتەی پێ دەکا کە متەوەقعنی هەرگیز کەم تەوقع ناکرێت لە ئەوانەی کە لە ناو جەنگان خەبیری جەنگن هەرگیز تەوقعی ئەوە ناکەن ئەم پیاوە ئەمە بکە چونکە بەپێی یاساکانی جەنگ ئەم پیاوە چی کردووە بێعەقلی کردووە ئەوەی کردووە چونکە خۆی بە دۆڕاندن دەدا ئەمە دەکا لە شوێنەکە هەموو سەرکردەکانی سەلیبیەکان گیراون هەموو هاتوونەتە دەرێ بۆ شەڕ قودسیش ئینە ئەم زۆر یەکێک لە سەرکردەکان دەنێرێتەوە بۆی سەرکردایەتی جەنگێک بکات دژی خۆی ئەم حاڵەتانە کە لەوا دەردەکەون ئەوەیە وا دەکا کە فعلەن ئەوانەی کە هاتوون ئەوانەی کە پاپاوقەشەکان وێنای سەلاح الدینیان کردووە وەکو دەجال مەسیحی دەجال و ئەوانە بە ملیۆنان خەڵک لە ئەوروپاوە دێ بۆ ئەم جەنگە کەچی کاتێ سەلاح الدین دەبینن تێدەگەن ئەم دەجالەی ئەوانەی کە تەسەوریان کردووە بەعکسەوە ئەوانەی خۆیان دەجالن ئەمە ڕاستەقینەکەیە لەبەرەوە دەبێتە نمونەیەکی باڵا لە لای مەسیحیەکان تەنانەت لە درێژایی 100 ساڵ فلۆگلۆر و حەیران وها سیاچەمانە و ئەوانەی کە لە لای خۆمان هەیە لای ئەوانی خۆیان بە باڵای سەلاح الدینە هەیە وەکو نمونەیەکی باڵای ئەخلاقیانی باڵای ئەخلاق کە ئەخلاقی لە ناو چیایە لە ناو جەنگات و ئەخلاقی بیت لە ناو جەنگە ئەخلاقی بی زۆر زۆر سەختە چونکە هەمووی جەنگ چییە ژیانت دەکەوێتە ناو مەترسیەوە تۆ لەویا ئیتر هەموو لەحزێک لە ناو چیای مادەدی بۆ ئەوەی لە ناو چیت